نامەوێ بە شعرێکی شاعری گەورەی کورد قانع دەست پێ بکەم هەڵێ گەر بە ئازادی نەژی مردن خەڵاتە بۆ لەشم نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە لە حەقیقەتە ئەمە کارێکی زۆر نامەردانەیە و ئەمە ڕووداوێکە بەڕاستی بۆ یەکەم جارە لە دەڤەری گەرمیانە دەستی ڕژەمی فاشی تورک دەگاتە ناوچەکە ئەو چەند هەڤاڵەی شەید کردووە بەداخەوە و ئەمە نیگەرانیەکی قوڵی لای دەڤەری گەرمیان و جەماوەری گەرمیان بەگشتی دروست کردووە بۆیە ینی ئەمە نەگومانە و نە ئەوە دەبێت دەسەڵاتی باشووری کوردستان هەرێمی کوردستان بەرپرسیارەتی لە بەرامبەر ئەم ڕووداوانە و کارەساتانە ئەم تیرۆرانە ئاشکرا بکات چونکو ئەگەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بێدەنگی و سەرکزی خۆی لە بەرامبەری ئەم تاوانانەی ڕژەمی فاشی تورکیا هیچ هەڵوێستێکیان نییە پەرلەمانێکیان هەیە بەداخەوە ناوێنین پەرلەمان من ئەم وڵاتە پەرلەمانەکەی هیچ هەڵوێستێکی نییە پەرلەمانەکەی بووەتە پەرلەمانێک جێگای کۆمەڵێ خەڵک بەڕاستی بۆتە شوێنی بزنس و کاری هەندێک لەو خەڵکانەی لێوێنە بەداخەوە ئەرکی نیشتیمانی و قانونی و یاسایی خۆیان هیچ جێبەجێ ناکەن لە بەرامبەر ئەم کارەساتی دەرحەق گەلی کوردستان دەرحەق بە میلەتەکەی ئێمە دەرحەق بە نیشتیمانەکەی ئێمە ئەکرێ بۆیە ئەمە تاوانێکی گەورەیە بێدەنگی لە بەرامبەر ئەمە ئیسپاتکردنی ئەوەیە ئەمانە ڕەزامەندیان دەربڕیوە بۆ دەستگای جاسووسی میت لە ناوچەکە و دەستگا ئەمنیەکان بەرپرسیارن بەگشتی لە بەرامبەر ئەم ڕووداوانە چکۆ ئەوە ئێمەی دەیبینین ئەمە یەکەم جار نییە ئەمە لە چەمچەماڵ ڕوویدا ئەمە لە گەرمیان ڕوویدا ئەمە لە کونەماسی ڕوویدا ئەمە لە پێنجۆن ڕوویدا ئەمە لە دەڤەری بادینان ڕوویدا ئێمە لەو حاڵەتە هەموو گەلی کورد و ئێمە وەکو خەڵکی ناوچەکە دڵنیای لەوەی ئەمە چەند لە ئاسمانەوە چاودێری کراوە ئەوەندەش لە ئەرزەوە چاودێری ئەم هەواڵانە کراوە و ئەمە دەبێت دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر ئەم تاوانانە ئاشکرا بکەن و ئەو دەسانە ئەبێ ئاشکرا بکەن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ ڕای گشتی و ئەمە جێ قوبوڵکردن نییە بەڕاستی من لێرەوە داوا لە گەلی کوردستانەکەین من هەم وەکو کەسایەتێکی سیاسی و هەم وەک ڕۆژنامەوان و هەموو کەسوکاری شەهید و بەڕاستی ئەمە گەیشتووەتە حاڵەتێک ئیتر ئەو پەڕێتی ئەم دەسەڵاتی باشووری کوردستانە بەم شێوەیە بڕوە باشووری کوردستانیان کردوتە لانەی جاسووسی بەڕاستی باشووری کوردستان بۆتە لانەی جاسووسی هەموو گەلی کوردستانم حەقیقەتە ئازانێ بۆیە گەر فریای خۆیان نەکەون مەسیری ئەم دەسەڵاتە هەمان مەسیری ئەو دەسەڵاتە و ئەو ڕئیسانەی عێراقیان بووە کە لە ڕابردووە گۆڕیان نییە وەکو نووری سەعید وەکو مەلیک فەیسەڵ وەکو عەبدولسەلام وەکو عەبدولکەریم قاسم وەکو سەدام هەمان چارە نووسیانەوێت چونکو من دەزانم گەل و میلەتی ئێمە چەند تووڕێ لە بەرامبەر ئەم دەسەڵاتە بۆیە دەسەڵاتی باشووری کوردستان لە بەرامبەر ئەم تاوانانە ڕەزامەندی دەربڕیوە چکو ئەگەر ڕەزامەندی دەرنەبڕێت دەبێت بەتوندی لە پەرلەمانەکەیان لە دەستگاکانیان لە ڕاگەیانەکانیان لە حیزب مەکتەب سیاسیەکانیان دەبێت ناڕەزایی تون دەربڕن و چیتر ئەمە قوبوڵەکەن ئەم ناڕەزایە بە ڕای گشتی بە نەتەوەیە گردوەکان بە مجلیسی ئەمن بە ئەمە ڕابگەێنەوە بە ڕای گشتی خەڵکی کوردستانی ڕابگەێنن ئێستا خەڵکی دەڤەری گەرمیان هەموو ناڕەحەتی ئەوەیە لە بەرامبەر ئەم دەسەڵاتە کە بدەسەڵات بێدەنگە لە بەرامبەر ئەم تیرۆرە بۆیە ئەمە ئێمە وەکو دەڤەری خەڵکی گەرمیان جارێکی تر زۆر بەداخەوەین زۆر نیگەرانین بەڕاستی بۆ ئەم تێکۆشەرانە کە تەمەنی خۆیان لەسەر خەبات و تێکۆشان بۆ گەلەکەی ئێمە فیدا کردووە و جاسووس و چاوی جاسووس لە دەڤەری گەرمیانە بێ دەستنیشانی ئەمە بکە و ئەمە دەبێ بەسەریان نەچێوە من داوا لە خەڵکی گەرمیان و ناوچەکە ئەکەین داوا لە هەموو ڕۆشنبیر و خەڵکی ئازادی خوازەکەین فشار لەسەر دەسەڵات دروستکەین تا دەستنیشانکردنی ئەو جاسووسانەی کە دێن بە دوای ئەم هەواڵانەوەن و لە هەرکوێ خەڵکێکی ئازادی خواست دەربکەوێ جاسووس بە دوایەوەیەتی و ئەمە کارێکی قێزەونە و بەرپرسیارەتی خۆیان دەبێ ئاشکرا بکەن ئەگینا ئەمە ناڕەزایەتی چەند خەڵک لە بەرامبەر موچە لە بەرامبەر ئازادی لە بەرامبەر ژیان لە بەرامبەر هەموو ئەو کەم و کوڕیانەی لە باشووری کوردستانە هەیە خەڵک نیگەرانی هەیە و ئەمە
دقات ئەوەندەی تر نیگەرانی لای خەڵک دروست کردووە کەواتەم حکوومەتی هەرێمە تەنها لە بەرامبەر خەڵکو و مەسلەی موشە و مەسلەی ئازادی و مەسلەی سنوور و مەسلەی داخوازەکانی خەڵک کەمتەرخەم نییە ئەوەتانێ دەیبینین دەسەڵاتی داگیرکەر گەیشتووەتە عومقی گەرمیان ئەمە کارەساتێکە مەترسیەکی زۆر گەورەیە جەلسەیەکی تایبەت بەرامبەر ئەم کارە تیرۆر و قیزەونەی کەلار و دەڤەری گەرمیان دانیشتنێک و جەلسەیەکی تایبەت ئەکرێ بەداخەوە پەرلەمانەکەی هەرێمی کوردستان یەک هەڵوێستینە نواندووە بێدەنگی نواندووە لە هەمان شێوە حکوومەتیش ئەمە شەرمەزاریە ئەمە نازانم ناوی بنێن چی